مینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە سیفەتی داپۆشینی هەڵەوکەم و کورتەکان دەکەین کە لەلایەن خوای گەورەوە بۆ مرۆڤەکان هەیە. مەحوی عاریف و شاعیری خواناسی کوردە فەرمێ مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاکبوونەوەم و ناممکنە سەترم. هەروەها مەولەوی دەفەرمێ ئەرسەد تاوانم جەحەد ئەو دەرەن دەفتەرم جەڕووی وێم سیاتەرەن تۆ بۆ یەرجە من جەپڕ ئینسافیت من ڕوو زەردی وێم کافیەن کافی. یەکێک لە سیفەتە بە بەزەیەکانی خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی داپۆشینی هەڵە و کەموکورتی بەندەکانیەتی. واتە بەندەکان بە نهێنی دەیەها تاوان و مەعسیەت و گومڕاییان کردووە خوای گەورە بە گەورەی خۆی پۆشیوێتی. ڕۆژێک سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی بینی کە سەرخۆشە و خەریکی مەشروب خواردنەوەیە. پیاوەکە لە ترسی ئیمامی عومەر فەرمووی وتی سوێن بەخوا ئەمە یەکەم جارمە کەوا من مەشروب خۆمەوە. ئیمامی عومەر فەرمووی سوێن بەخوا درۆ دەکەی هیچ کاتێک خوای گەورە بە جار و دووجار ئابڕووی بەندەکەی خۆی نابات و بگرە ئەمە لەوە چێت دەجار زیاتر ئەم کارە ناپەسەندەت کرد بێ. بێگومان مرۆڤەکان هەر یەکەمان لە ئاستی خۆیەوە خاوەن هەڵە و گومڕاییەکی خۆمانین، بەڵام خوای گەورە هەمیشە بە چاوی بەزەیەوە لە بەندەکەی دەنوارڕێت و هیچ کاتێ عیب و عارەکانی پیشانی مرۆڤەکانی تر نادا و کۆڵێ سڕی دەپۆشێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە لە فەرمودەکانیشیدا داوای لە موسڵمانان کردووە کە عیب و عار و کەم و کورتی برا موسڵمانەکەی بپۆشێ و بە جۆرێک دەفەرمێ ئەگەر هەڵەیەکتان لە برایەکی موسڵمانتان بینی ئەوە حەفتا بیان و حەفتا عوزری بۆ بهێننەوە و کۆڵێ گومان باشیتان بەرامبەری هەبێ. ئیمامی عەلیژە فەرمێ هیچ کاتێ بە چاوی ئەوە سەیری مرۆڤێ مەکە کە شەوی ڕابردوو چ گوناه و تاوانێکی کردووە کێ دەڵێ هەردوای ئەوە تۆ بەو پەشیمانی لە بەرامبەر خوای گەورە دەرنەبڕیوە. بۆ قسەکردن لەسەر ئەم سیفەتە جوانەی خوای گەورە کە هەمومان پێویستمان پێیەتی کە هەمومان ئەمڕۆ زیاتر پێویستمان بە سیفەتی داپۆشەری خوای گەورەیە بەرامبەر بە خۆمان بەرامبەر بە هەڵە و کەم و کورتیەکانمان دەبێ ئێمە چۆن بین و چۆن سوود لەم سیفەتەی خوای گەورە ببینی و چۆن نەبینە هۆکاری ئەوەی کە بڵێن هەر ئەوەندەی کە خوای گەورە عیب و عارەکانمانی داپۆشیوە ئیتر هەر بەردەوام بین و وەکو ئەڵێ هەست بە چاودێری و ڕقابە و بەرپرسیارەتی خوای گەورە نەکەین بەرامبەر بە خۆمان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەدا باسی گرنگی ئەم سیفەتەی خوای گەورەی کردووە بەرامبەر بە بەندەکانی. واتە خوای گەورە بە چاوی بەزەیەوە سەیری بەندەکانی دەکا کاتێ هەڵە و کەم و کورتیەکیان هەبێ و هیچ کاتێ پیشانی بەندەکانی تری نادا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ خوای گەورە لە تەواوی بەندەکانی خۆی خۆش دەبێت تەنها کەسێک نەبێ کە بە شەو بە نهێنی تاوان و گوناهێکی کردووە خوای گەورە بە گەورەی و بەزەی خۆی پۆشی بێتی بۆی، بەڵام ئەم لە ڕۆژە لە ناو جەماوەر و لە ناو قەرەباڵغیا بە سنگ دەرپەڕاندن و فشەکردنێکەوە دەڵێ من دوێنێ شەو یان فڵانە ڕۆژ یا فڵانە کات ئەو گوناهەم کردووە. واتە خۆی دەبێ بە هەڵماڵەر و دەبێ بە ئاشکراکەری تاوان و هەڵەکەی لە کاتێکە خوای گەورە بە گەورەی خۆی کە هیچ منەتێکی بەم بەندەی نییە بێنیازە لەم بەندەی خۆی تاوان و گومڕاییەکەی بۆ پۆشیوە، بەڵام ئەم خۆی ئاشکرای کردووە. واتە بە فیز و بە تەکەبوڕە و توێتی من بە شانازیەوە ئەم گوناهەم کردووە و شانازیشی پێوە دەکا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە لە تەواوی بەندەکانی خۆشە بێت تەنها ئەو کەسە نەبێت کە بە نهێنی تاوانێکی کردووە خوای گەورە بۆی پۆشیوە، بەڵام ئەم سوود لەو چاوپۆشی و لەو ڕوخسەتە خواییە وەرناگرێ و بەڵکو لە ناو خەڵکیدا بە شانازیەوە باسی دەکەم. ئێمە دەپرسین سیفەتی داپۆشەری خوای گەورە لە قورئانی پیرۆز و فەرمودەدا چۆن باسی لێوە کراوە. ئێمەی موسڵمان چۆن لە ژیانی ڕۆژانەی خۆماندا سوود لەم سیفەتە جوانەی خوای گەورە ببینین. ئایا مرۆڤەکان بەرامبەر بە بەندەکانی دیکە تا چەند پێویستە ئەم سیفەتەیان تێدا بێ؟ ئەو گوناه و تاوانانە کامانن کە ئێمە پێویستە لە چاویاندا چاوپۆشی لە خەڵک بکەین و ئەوانش کامانن کە پێویستە ئاشکرای بکەین بۆ ئەوەی زیانێکی گەورەتر بە کۆمەڵگەکەمان دەگەێنێ.
پاش ناوبڕێکی دیکە پاش ناوبڕێک دێمەوە خزمەتتان و لەگەڵ میوانەکەم باسی ئەم سیفەتە جوانەی خوای گەورە دەکەین بەرامبەر بە بەندەکانی. الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول حي على الصلاة حي على حي على الفلاح حي على الله أكبر الله أكبر لا إله إلا الله
بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ وەکو پێشتر ئاماژەم پێکە کە لەم بەرنامەدا باز لە سیفەتی سەتاری و داپۆشەری هەڵە و کەم کورتەکانمانەکەین لەلایەن خوای گەورەوە. پێم خۆشە بە چیرۆکێکی تر لە ژیانی حەزرەتی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ دەست بە بەرنامەکە بکەمەوە کە ڕۆژێک پیاوێکی پیر بە خەمباریەوە دەچێتە خزمەتی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و پێی دەڵێ ئەی ئیمام من کچەکەم لە ماوەی ڕابردوودایە لە سەردەمی جاهیلیەتدا تووشی خراپەکاریەک بۆواتە زینای کردووە لەگەڵ کەسێکدا ئێستش داواکاری هاتووە ئایا من ئەم عیب و کەم و کورتیەی بە زاواکەم بەو کەسە بڵێم کاتۆتە خوازبێنی. ئیمامی عومەر بە گۆچانەکەی دەستی بە عەساکەی دەستی وە کۆڵێدارێکی پێدا کێشا و فەرمووی عیبە و کەم و کورتیە کە خوای گەورە لە ڕابردوودا پۆشیوەتی ئێستا تۆ بۆچی دەچی بە خەڵکی دەڵێیت و ئاشکرای دەکەیتەوە کەواتە بڕۆ داپۆشەری هەڵە و کەم و کورتی کچەکەت بە و پیرۆزیان بێ و بیدە بەشوو. کابراژ لە خۆشییاندا چاوەکانی پڕفرمێز بوون و گەڕایەوە و کچەکەی دابەشوو. ئەمەش یەکێکی دیکەی لەوەی کە خوای گەورە هەمیشە بە چاوی بەزەیەوە سەیری بەندەکانی دەکا و هەڵە و کەم و کورتی و عیب و نوقسانیەکانیان دادەپۆشێ. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا زریان شێخ بزێنی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێ باز لەم سیفەتە جوانەی خوای گەورە دەکەین. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوای گەورە لە جەنابیشتان و موفق بنی یا ڕەبی خوای گەورە پاداشتان بداتەوە. زۆر سپاس. مامۆستا سەرەتا پێم خۆشە باز لە سیفەتێکی داپۆشەری یا سیفەتی سەتار کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا و یەکێکیشە لە ناوەکانی خۆی باسی کردووە لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه و سلم بۆمان باس بکەیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد. سلااو ڕێزم بۆ جەنابتان و بۆ گشت بینەرانی خۆشەویست. سەبارەت بە تەوەری بەرنامەکە بەڕاستی زۆر گرنگە و پێویستە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆماندا ئەو بابەتە بور و ژێندرێ و باز بکرێ قسە و باسی لەسەر بکرێ و هەروەها خەڵکانێکی زۆر کە دەیبینین ئێمە بە دوای عیب و عاری یەکترەوەن قسە و گوفتار و ڕەفتارەکانیان هەموو بۆتە ئەوە تەنها نقطەیە زوعفێک لە من بگرێ لە تۆ بگرێ لە جەنابت لە کەسێک لە خوشکێک لە برایەک بەڕاستی و جێگای ئەسەفە و لە ئەخلاقی مسلمان نییە. جا پێشەوەی باسی ئەوە بکەین کە پێویستە مسلمان عیبی یەکتری داپۆشیت جەنابت مقدمەیەکی زۆر جوانت پێشکەش کرد خوا پاداش داتەوە. یەک لە صفاتە بەرزەکانی خوای پەروەردگار جەل جەلالهو ئەوەیە ستیرە. سەبارەت بە ناوەکانی خوای گەورە حەز دەکەم ئەو ملاحەزەیە بە بینەرانی خۆشەویست و جەنابیشت بدەم. تەوقیفی وەکو عولەمان دەفەرمون هەر ناوێک هەر صفاتی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز بۆ خۆی دایناوە لە بۆ خۆی ئەوە ئێمە بەو ناوە ئیقرار دەکەین لە بۆ خوای پەروەردگار یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحدا باسی کردووە ئاماژەی پێ کردووە ئەوەش ئیقرار دەکەین. بەڵام بەنسبەت سەتار وەکو سەتار ئەو ناوە نەهاتووە بەڵام لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ستیر هاتووە و لە زۆرێک لە ئاەتەکان لە فەرمایشتەکانیش ئاماژە هەیە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار جەل جەلالهو سەتار العیوبە عیب و عارەکانی بەندەکانی دادەپۆشێ مسلمانان دادەپۆشێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخلاقی بەرزی وا بووە عیب و عاری خەڵکی داپۆشیوە بە دوای عیب و عاری خەڵک نەکەوتووە و هەروەها ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێویستە چاوی لێ بکەین و بەو شێوەیە هەڵسوکەوت بکەین. هەر شتێک لە زارمان دەردەچێ ئێمە پێویستە ئاگادار بین بزانین ئایا ئەو شتە دەربڕینە کە دەری دەبڕین چۆنە بە چ شێوازێکە ئایا شتێکی چاکە یان خراپە و هەست بەوە بکەین کە مراقەبەمان لەسەرا هەست بەوە بکەین هەر شتێک دەڵێن لەسەرمان دەنووسێ خوای پەروەردگار ئاگاداریەتی و بۆ لەسەرمانی دەنووسێ جایەک لەو شتانە گوناحێک بکەین یاخود کەسێک گوناحێک بکە و ئێمە ئاشکرایکەین و لێی گەورەکەین و لێی زەقکەینەوە و خەڵکی تێبگەینین بەڕاستی ئەوە یەکێکە لە شتە ناخۆش ناڕێکەکان یاخود تەجەسوس خوای پەروەردگار دەفەرمێ جەل جەلالهو یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا. دەفەرمێ خوای پەروەردگار ڕووی خیتابی لە ئیماندارانە ئەی ئیمانداران ئەی باوەڕداران اجتنبوا كثيرا من الظن لە زۆرێک لە ظن و گومانەکان خۆتان بپارێزن. زۆر جاری وا هەیە
عیبەکە ئەسڵیشی نییە، تەنها گومانە باس کرایە فلان کەس ئەو شتێک کردووە، ئەو شتێک گوتووە، ئەو عیبەی هەیە، ئێمە خێرا هەڵدەستین بڵاوی دەکەینەوە لە فەیسبوک و لە ئەنتەرنێت و لە تەلەڤیزیۆن و لە ڕادیۆکان و لە گۆڤارەکان. بەڕاستی ئەوە صفاتی مسلمانان نییە. وإن بعض الظن إثم بێگومان هەندێک لە ظەنەکان و گومانەکان ئیثمە گوناحە، پێویستە مسلمان خۆی لێ بپارێزی. ولا تجسسوا، خۆی پەروەردگار دەفەرمێ نەکەن جاسوسی بەسەر یەکەوە بکەن، وەکو مفەسیرەکان دەفەرمون ڕەحمەتی خۆیان لێبێ، جاسوسی واتە بە دواگەڕانی عیب و عاری یەکتر، واتە زەقکردنەوەی عیب و عاری یەکتر، واتە بە دوا ئەوەیدا بگەڕێ نقطە زوعفێک لە کەسێک بگری و لە پاشان گەورەی بکەی، وەکو کوردەواری خۆشمان دەڵێ مێشێکی بکەیە گامێش، کەەوە بەڕاستی نەهی لێکراوەوە گوناحەوە تاوانە. واروەها خوای پەروەردگار عقوبەمان دەدا لەسەر ئەوە، خوای گەورە هەموولایەکمان پارێز. زۆر باشە. کەواتە مامۆستایمە چۆن سوود لەم ڕوخسەتە خوایە وەربگرین کە ئەگەر دۆستە زۆر نزیکەکانی خۆمان ئەو هەڵەوکەم و کورتیانەمان لێ ببینن وە کۆڵی لێمان قبول ناکەن یا لێمان دەکەن هەڵا، بەڵام خوای گەورە بە گەورەیی و بێنیازی و بێمنەتی خۆی بەرامبەر بە ئێمە بەو گەورەی و ڕەحم و بەزەیی خۆیەوە چاوپۆشی لە ئێمە دەکات. بەندەکانی یا مسلمانان شوێن کەوتوانی ئاینەکەی چۆن ئیستیفادە و سوود لەم ڕوخسەتە خوایە وەربگرن. بەڵێ پرسیارێکی زۆر جوانە. لە ئاماژەی فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵامی جەنابەت دەدەمەوە کە بەڕاستی قسەکانی پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسەلام حەق وایە بە ئاوی زێر بنووسرێتەوە، زۆر زۆر بەمانان و زۆر زۆر لە قازانج و مەسلحەتی عەبدەکان و بەندەکانە. لێک لە فەرمایشتەکە دوور درێژە طبعاً ئەوەندێک کە ئێمە مەوضعی شایدا ئاماژەی پێ دەکەین و باسی دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من ستر مسلما ستره الله یوم القیامة. هەر کەسێک مسلمانێک سترکە، هەر کەسێک مسلمانێک داپۆشی، واتە چی داپۆشی؟ واتە عیب و عاری داپۆشی، گوناحەکانی داپۆشی. کەسێک گوناحێک دەکات تەنها ئەمن پێ دەزانم ئەو کەسە ئەو گوناحی کردووە، پێویستە دایپۆشم. کەسێکە و لەوانەیە کەسێکی لەناو خەڵک مەشهور بی بە دینداری و مسلمانێتیش، پێویست ناکە ئەمنەوە عیبەی زەقکەمەوە حەیای ببەم و فەزحی کەم لەناو خەڵک. ئەگەر عیبەکەم داپۆشت بێگومان خوای گەورەش عیبی من دادەپۆشی لە قیامەت. هەمومان عیبمان هەیە، هەمومان گوناحمان هەیە، هەمومان تاوانمان هەیە، هەمووشمان پێویستمان بەوەی خوای گەورە لە دنیا و لە ئاخیرەتیش عیبەکانمان داپۆشی و فەزحمان نەکە. و لە ڕۆژی قیامەت کە لە ئادەمەوە عەلەیهی سەلام تاوەکو کۆتا بەشەر هەر هەمووی کۆ دەکرێتەوە، هەروهەموو وەکو شاشەیەکی تەلەڤیزیۆن نیشانی هەر هەموو خەڵک دەدرێ. لەو ڕۆژە پێویستمان بەوەی خوای پەروەردگار عیبمان داپۆشی. دەیکەواتە ئەگەر پێویستمان بەوەیە دەبێت ئێمەش لە دنیادا عیبی خەڵک داپۆشین، عیبی برا و خوشکە مسلمانەکانمان داپۆشین، گوناحەکانیان داپۆشین. ئەگەر نادێتەوە ڕێمان لە فەرمایشتێکی تریش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لا يستر عبد عبدا في الدنيا إلا ستره الله يوم القيامة. نییە هیچ کاتێک عەبدێک بەندەیەک عیبی عەبدێک داپۆشێ، مسلمانێک کەسێک داپۆشێ، ئیلا خوای گەورە سەتری دەکات لە قیامەت. سبحان الله. لەسەر قسەکەی جەنابەت ڕۆژێکیان پیاوێک لە سەحرا لە دەشتاییەک خۆی دەشست و عیبی خۆشی دانەپۆشی بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوی پێکەوت و تووڕەبوونێکی لێ ڕوودا، بەسەر مینبەر کەوت و گەڕاوە بەسەر مینبەر کەوت، حەمد و شکر و سپاسی خوای پەروەردگاری کرد، لە پاشان فەرمووی إن الله حليم حيي ستير يحب الحياء والستر. فەرمووی بێگومان خوای پەروەردگار حەلیمە، لەسەرخۆیە و حەییە، واتە بە حەیایە. زۆر خوای پەروەردگار لە هەموو کەسێک شەرم و حەیای زیاتر، لە هەموو کەسێک بەرزترە، ستیر و زۆر داپۆشەری عیب و عارە. عیب و عارەکان زۆر دادەپۆشی، هەزاران هەزار گوناح دەکرێت کەس ناشزانێت، تەنها خوای گەورە دەزانێت، تەنها ئەو ئاگاداری ورد و درشتیشەوە، نەبی ئاگادار نەبی، ئاگاداری هەموو شتێکە، ورد و درشتە لە هەر جێک لە هەر شوێنێک لە هەر کاتێکدا هەر گوناحێک هەر مەعسیەتێک هەر عیبێک لێ ڕوو بدا ئیلا پەروەردگار ئاگاداریەتی. و پێویستە ئێمە خۆمان بپارێزین. ئەگەر توش بووین تەوبە بکەین، تەوبەمان کرد خوای گەورە دای دەپۆشی گوناحەکەمان ڕەش دەکاتەوە. بەڵام ئەوە ئێمەی ئینسانین، ئەوە ئێمەین کە خۆمان بە مسلمان دادەنین، بەڵام وەکو دەڵێ بە زەڕەبین لە دوو عیبی یەکتر دەگەڕێن، تەمەشا دەکەین عیبی فلان کەس چییە، تاوەکو زەقی کەینەوە، حەیای ببین و فەزحی کەین. بەڕاستی وەکو گوتمان ئەو صفەتی مسلمانان نییە. وەفەرمووی يحب الحياء والستر.
خی پەروەردگار حیای زۆر خۆش دەوێ و سەتر و داپۆشینی گوناح و تاوانیشی زۆر خۆش دەوێ عیب و عاری سەترکردنی زۆر پێخۆشە فإذا اغتسل أحدكم فليستتر ئەگەر هاتوو خۆتان شوشت هەریەک لە ئێوە خۆی شوشت ئەو کاتی دیارۆکو ئێستا نەبووە خانووەکان قەپات بێ و حەمامی خۆی هەبێ ئەوانە و زۆر جار لە دەرەوە خۆیان شوشتووە فەلیەستەتر با خۆی داپۆشی خەڵک نەیبینی عیبی جەسەدیشی نەبینی لاشەشی نەبینی بە حەیا بێ و هەروەها عیبی ناخ و دڵ و دەرونیشی نە ئەوەندە کەشف کا و ئاشکرایکە خەڵک پێی بزانێ ئەگەر کەسێکیش پێی زانێ مادە موسڵمانە پێویستە بەڕاستی عیبەکەی جا لەسەر قسەی جەنابەت و پرسیاری جەنابەت پێویستە ئێمە سوود لەو سیفەتە بەرزەی خوای پەروەردگار ببینین و هەوڵ دێن لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێکەین دوورترین کەس بین لەوەی کە عیبێ یەکتر بڵاوکەینەوە. زۆر باشە مامۆستا لە فەرمودەیەکە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ بە دوای عیب و عار و کەم و کورتی برا موسڵمانەکەیدا بگەڕێ و فەسحی بکە لە کۆمەلگا خوای گەورە فەسحی دەکاتەوە عیب و عاری پێشچاوی خەڵک دەخاتەوە ئەگەر لە نێو ماڵ و تەنانەت جێگەی خەوەکەی خۆشی دابێ کەواتە لێرەدا خوای گەورە دەچێتە مەیدانەوە دژی ئەو کەسانەی کە عیب و کەم و کورتیەکانی خەڵکدا دەپۆشن لە کاتێکا ئەو مافەیان نییە. پێم خۆشە لەبارەی ئەمەشەوە قسە بکەین کە خوای گەورە چەندە ینی خۆی پێی خۆشە عیب و عاری بەندەکانی پۆشێ چەندە پێشی ناخۆشە کە بەندەکانی ببنە جاسوس و ببنە مینبەرێک بەسەر باسکردنی عیب و عاری یەکترەوە. بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد ئێستا بەڕاستی خوای گەورە زۆر ئەوەی خۆش دەوێت سەتری یەکتر بکەین ئێمە و بەڵام کەسێک ئەگەر کەسانێک بە ئاشکرا گوناح بکە بە ئاشکرا عەرەق بخواتەوە بە ئاشکرا زینا بکە بە خۆی شانازی پێوە بکە و ئیعلانی کە ئەو پێویست بە سەتر ناکە بەخۆی ئاشکرایە خەڵک هەموو دەزانێ بەڵام کەسێک بە دزیەوە گوناح دەکا کەسێک تەنها ئەو دەزانێت ئەو فلان کەس ئەو گوناحی کردیە ئەو عیبەی هەیە یاخو زۆر جار وەکو برادێرێک لە لای باس کردیە کە تووشی کێشەیەکی وا بووە تووشی گوناحێکی وا بووە عیلاجی لە بۆ بکە ئەو خێرا هەڵدەستێ و بڵاوی دەکاتەوە فەزحی دەکا و لەناو خزم و کەس و کار حیای دەباتون لەناو خەڵک و کۆمەڵگادا مەذمومی دەکا بەڕاستی ئەوە کەسێکە خوای پەروەردگار عیب و عاری ئەو کەسە بڵاو دەکاتەوە و ئەو کەسێک کە عیبی خەڵک داناپۆشێ و بڵاوی دەکاتەوە خوای پەروەردگار لە دنیا و لە ئاخرەت عیبی ئەو کەسە داناپۆشێ و بڵاوی دەکاتەوە فەزحی دەکا چۆن ئەو خەڵک فەزح دەکا. لە ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار مناجات لەگەڵ عەبدێک دەکا لە ئەسنای محاسەبە مناجاتی لەگەڵ دەکا قسەی لەگەڵ دەکا محاسبەی دەکا ئەی فلان کەس لە فلان کات و فلان ڕۆژدا ئەو گوناحت کرد وانە بوو دەڵێ ئینکار ناکە بەڵێ یا ڕەب کردم ئادی فلان کات ئەو گوناحت کرد بەڵێ کردم فلان ڕۆژ ئەو گوناحت کرد بەڵێ کردم بۆی دەژمێری یعنی ئەو کەسە تەواو دەرێ بە هیلاک چوم جەهەنەم بۆ شوێنی من هیچ مەجال نەما ئەو هەموو گوناحا لەوانەی بەخۆشی لەبیری نەمای بەڵام خوای گەورە هەمووی پیشان دەداتەوە هەمووی بەبیر دێنێتەوە لە پاشان خوای پەروەردگار دەفەرمێ مادەم تۆ ئیعلانت نەکرد و ئاشکرات نەکرد و شانازیت پێوە نەکرد بۆ گوناحانەی کردت و سەترت کرد کو لە دنیا سەترم کردی ئێستاش سەترت دەکەم سبحان الله بڕۆ بەهەشت جێگای تۆیە یعنی خوای گەورە ئەو عەبدەی خۆش دەوێت ئەگەر گوناحیش بکە بەس سەتری کە مجاهەڕە نەکە چونکە خوای گەورە لە گوناحێک خۆش نای بکە ئینسان شانازی پێوە بکە وەکو لە فەرمودەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێ دەکات دەفەرمێ جاری وایە کەسێک بەشە و گوناحێک دەکات بەڵام بەیانی ئیعلان دەکات کەس نازانێ خوای گەورە سەتری کردیا بەڵام بەیانی ئیعلانی دەکات ئاشکرای دەکات و شانازی پێوە دەکات بە ڕۆژ گوناحێک دەکات و شەوێ ئیعلانی دەکات و ئاشکرای دەکات بەڕاستی خوای گەورە لە گوناحە خۆش نابێ و لە قیامەتیشدا سزای دەدا بەڵام کەسێک بە ئاشکرانەیکە بە دزیدەیکە لە قیامەت خوای گەورە تەنها قسەی لەگەڵ دەکات بە تەنها محاسبەی دەکات هەموو گوناحەکان دێنتە پێش چاو و لە پاشانیش دەفەرمێ چۆن لە دنیا سەترم کردی و عیبەکانم داپۆشی وەکو باسمان کرد خوای گەورە ستیرە زۆر داپۆشێری عیب و عارە ئەگەر عیبەکانمان دانەپۆشی خوای گەورە بەڕاستی هەر هەمومان فەزح دەبین هەر هەمومان عیبمان هەیە هەر هەمومان تاوانمان هەیە هەر هەمومان گوناحمان هەیە خراپەمان هەیە بەڕاستی فەزح دەبین بەڵام سوپاس بۆ خوا پەروەردگارێکمان هەیە خوایەکمان هەیە جەل جەلالوه یەک لە صیفاتە بەرزەکانی ستیرە عیب و عاری بەندەکانی دادەپۆشێ و ئاشکرای ناکە و بەندەکانی فەزح ناکە ئەگەر بۆ خۆی نەیەوێ و پێویستە و داواشمان لێ دەکا ئێمەی موسڵمانیش ئێمەی عەبدەکانی خوای پەروەردگار
هەوڵ دەین عیبی یەکتر ئاشکرا نەکەین، ستری عیب و عاری یەکتر بکەین، ستری گوناه و تاوانی یەکتر بکەین، ستری ئەو شتانە بکەین، ئەو غەڵەتانەی کەوا دەیکەین لە ڕۆژانەم لە ئەسنای ژیانی ڕۆژانەماندا ستر بکەین بۆ ئەوەی خوای پەروەردگاریش لێمانی ستر کا بەو شێوە دەتوانین سوود لە صفاتە بەرزەی خوای پەروەردگار ببینین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی زۆر ستری عیبی کردیا. یعنی کابرا هاتیە یا رسول الله صلی الله علیه وسلم تووشی گوناح بوویمە حدم لێ دەرکە، جوابی نەدایتەوە. بۆ جوابی نەدایتەوە؟ ویستیتی ستریکە، ویستی بە خۆشی باز نەکا بێدەنگبی. نوێژیان کرد و لە پاشان دیسان هاتو گوتی یا رسول الله صلی الله علیه وسلم حدم لێ دەرکە، گوناحم کردە، تووشی گوناح بوویمە، تووشی تاوان بوویمە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئایا ئێستا نوێژت لەگەڵمان کرد؟ وتی بەڵێ. ئەوە بۆ کەفارەتی گوناحەکەت و بڕۆ و واز بینە. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک لە صیفاتە بەرزەکانی ئەوە بووە ستری عیبی کردیا و پێخۆش نەبووە خەڵک عیبی باسکە لە لاوی گوناحەکان باسکە و زۆر جاریش حتا غامیدی و ماعز و ئەوانە کە ئەو قسانە مەشهورە لە ئیسلامدا هاتوونە بەخۆیان ئیقراریان کردی و ئیعلانیان کردی یا رسول الله زینام کردیا، تووشی ئەو گوناحی بوومە، تووشی ئەو تاوانەی بوویمە، حدم لێ دەرکا. چەند جارێک مماتەڵەی پێکردێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی تەنها بێدەنگ بێ و بینی خۆی و خوای گەورە تەوبە بکا و خوای گەورە سەتری کا و تەواو. بەڵام ئەوان وازیان نەهێنای، ئەوان بەردەوام بووینە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نەتیجەدا ئەمری حەدی بۆ دەرکردوون. دەیکەواتە ئەگەر خۆمان بە شوێن کەوتەی پێغەمبەری خوا دەزانین عەلەیهی سەڵات وسەلام، پێویستە ئێمەش ستری عیبی یەکتر بکەین، بە دوای عیبی یەکتر نەگەڕێن، نەک ستر ناکەین بەداخەوە، بەڵکو کون بەکون لە دوو عیبی یەکتر دەگەڕێن. تەماشاکەی فلان کەس چ عیبێکی هەیە، تاوەکو ئاشکرایکەین لە ناو خەڵک حیای بین و بە سوعبەت بێ، بە پێکەنین بێ، بۆ ئەوی خەڵک پێ بکەنێ، بۆ ئەوی خەڵک فەزحی بکە، بۆ ئەوی خەڵک بیبوغزێنێ، ئاشکرای دەکەین. بەڕاستی ئەوە لە صیفاتی مسلمانان ناوەشێتەوە، ئەخلاقی بەرزی مسلمانانیش بۆ شێوەیە نییە. زۆر باش مامەستا، چۆن ئەم ڕوخسەتە خوایە بە خراپ و لی تێنەگەین یان بۆمە بەسەر خۆماندا نەیە. بۆ نمونە بەشێکی زۆر لە خەڵکی دەڵێن مادام ئێمە بەردەوام خوای گەورە داپۆشەر و وەکوڵێ سڕەرەوەی گوناهەکانمانیان بۆمە فەزەحمان ناکایان بۆنە پیشانی خەڵکی ناداتەوە، هەر بەردەوامن لە گوناهکردن. واتە ئەم سیفەتە وەکو جۆرە لە جۆرەکان بەر ئیستیغلالکردنیانە بە لەوەی کە لەگەڵ ئەم چاوپۆشی و سترەی خوای گەورە ئەمان هەر بەردەوامن لە هەڵە و کەموکورتەکانی خۆیان. چۆن ئێمە لەگەڵ ئەمەدا تەعامل بکەین؟ بەڵێ مسلمان دەبێت کاتێک کە تووشی تاوانێک دەبێت و دەبێت مسلمان هەز بکە ئەو دنیا دارولئیبتیلا. خوای گەورە ئەمەی دروست کردیا لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا، بۆ تاقیکردنەوە، بۆ ئیمتیحان، چێتان زیاتر عملی باشتر دەکا، چێتان زیاتر خۆی دوور دەخاتەوە لە مەعسیەت و لە تاوان و لە گوناح. دەبێت ئەمە ئەوە لەبەرچاو بگرین و دەبێت ئەوەش بزانین ئەو دنیاە وەکو قاعەی ئیمتیحان وایە، هەموو نەوعێکی تێدایە، ناجحی تێدایە، 50 بە 50 تێدایە، 50 لەسەر 100، 100 لەسەر 100 تێدایە، 80 لەسەر 100 تێدایە، هەموو نەوعێکی تێدایە، هەموو دەرەجەیەکی تێدایە. کەسانێکیش کە ئێمە هەمومان یعنی حەز دەکەین ئەگەر شتێکمان کرد بە تایبەتی ئەگەر شتەکە ناشیرن بوو، ئەگەر گوناح بوو، ئەگەر تاوانێک بوو، حەز دەکەین کە کەس نەزانی، کەس هەستی پێ نەکە، کەس ئاگاداری نەبی. و لەسەر و هەمووی ئەوەشەوە دەبێت ئەوە بزانین خوای گەورە ئاگادارە. یعنی وەکو باسمان کرد، ئەگەر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە فەرمای شتێکدا، ئەگەر مێروستانێکی ڕەش لە شەوێکی تاریک لەسەر بەردێکی ڕەش بڕوا، خوای گەورە ئاگاداریەتی چۆن دەڕوا و چی دەکا و بۆچێ دەڕوا، ئاگاداری هەموو شتێکە ورد و درشتە. ئەوە نییە بچی لە شوێنێک گوناح بکەی خوای گەورە نەتبینێ و ئاگادار نەبێ. دەیمادەم خوای گەورە ئاگادارە، زۆر ناخۆشە، زۆر تاوانە، زۆر خراپە، زۆر گوناحە، ئێمە خوایەکی ئەوها عەزیم و گەورە ئاگادارمان بێ، تەمەشامان بکە، تەمەشای ورد و درشتی ژیانمان بکە، ئێمە لە بەرچاوی خوای پەروەردگار با خەڵک دیار نەبێ، لە بەرچاوی خوای پەروەردگار بچین، تاوان بکەین، گوناح بکەین، حرامێک بکەین، شتێک بکەین کە خوای گەورە پێی ناخۆشە. ئەو بابەتەش ڕاستە وەکو ئینسان وەکو باسمان کرد، كل بني آدم خطاء، هەموو بني آدم خەتەئی هەیە، هەمووی گوناحی هەیە، هەموومان مەعسیەتمان هەیە، نییە هیچ کەسێک بەبێ گوناح و مەعسیەت، تەنها پێغەمبەران مەعسوومن، ئێمە هەموومان گوناحمان هەیە.
بەڵام وخەیر الخەطائین التەوابون باشترین خەطا ئەوەی کە گوناح دەکات چێە؟ تەوابە، ئەوەی تەوبە دەکا. دائیم ئەگە گوناحێکی کرد وا بزانی کەوا چیایەکی لەسەر شانە، تەوبە بکە و بپارڕێتەوە و بگیرێ بناڵێنی خوای پەروەردگار لێ خۆش بێ ئەو گوناحی لەسەر لا بکەوی و ئیسرحات بکە. مسلمان دەبێ ئەو هەستەی هەبێ، دەبێ بەو شێوە بی، نەک وا فکر کاتەوە کو جەنابەت ئاماژت پێ کرد وڵێ مادەم فەزح ناکرێم، مادەم خوای گەورە سترم دەکە ئەمن با بەردەوام گوناح بکەم. ڕاستە خوای گەورە ستری کردی، بەس لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو سترە نەمینێ، جارێک دوو سێ چار چەند جارێک ئەو شتە دووبارە کردەوە لەوانەیە سترەکە نەمینێ. لە سەردەمی ئیمامی عومەر دزێکیان گرت، هینایانە خزمەت ئیمامی عومەر، وتی ئەی خەلیفەی موسڵمانان ئەوە یەکەم جارە دزی دەکەم، تی وەڵاهی درۆی دەکەی. گوتی ئیمامی عومەر فەرمووی وەڵاهی درۆی دەکەی یەکەم جارت نییە، ئەگەر یەکەم جارت بی گوتی دزەکە گوتی چۆن سوێن دەخۆی و چۆن دەزانی خۆ غەیب نازانی ئەتوو، وتی نەخێر ئەگەر یەکەم جارت بی قەت خوای گەورە بە یەکەم جار فەزحت ناکە، قەت خوای گەورە ئاشکرای ناکە بە یەکەم جار. و ڕۆیشتە دەرێ و ویستیان حەدی لەسەر جێبەجێکەن ئیمامی عەلی چوە لای، تی ئایا ڕاستە تو یەکەم جارت نییە؟ تی وەڵای ئەو 21ەمین جارمان دزی دەکەم. پاش 21ەمین جار 20 جار خوای گەورە دایپۆشی، دزجەکەی داپۆشی، عیبەکەی داپۆشی، گوناحەکەی داپۆشی کە مافی خەڵکیش بوو. لە 21ەمین ئاشکرا کرد. ئیمامی عومەریش زانی کە خوای گەورە بە یەک جار فەزحی ناکەم. تو ئەگە جارێک دوو سێ زۆر نمونەمان دیتە و زۆریش لە پێش چاومان بووە، یعنی بە جارێک و دوو کەشف نەبووە، کاتێک کە کەشف بووە کار لە کات درازا و چەندان جار گوناحی کردیا، چەندین جار ئەو شتەی دووبارە کردەوە، بۆیە کەشف بووە، لە داهاتووش لەوانەیە دووبارەی بکاتەوە. جا بۆیە ئێمە ناوێ بەو شێوەیە تەعاملکردن، بۆ شێوەیە بیرکەینەوە کە مادەم خوای گەورە ستریکردن، لەوانەیە لە ڕۆژێک لە ڕۆژان لە کاتێک لە کاتەکان ستر نەمینێ. و ئەگەر لە دنیا ستر بینە دی ئاخرەت ئەدی قیامەت، ئەگەر پەشیمان نەبینەوە، ئەگەر گوناحمان کرد، ئەگەر عیبمان هەبوو، ئەو خوای عەزیمە ئاگادارە دەمان بینێ، ئەگەر تەوبەمان نەکرد خۆ قیامەت هەیە، خۆ محاسبەی قیامەت هەیە، خۆ خوای گەورە لەناو هەموو خەڵکدا محاسبەمان دەکا. باسی ئەومان کرد، بەڵام بۆ چێ؟ بۆ کەسێک کەوا بۆ خۆی دائیمەن هەوڵی دایە عیبەکانی خۆی داپۆشێ، کەس نزانێ و هەوڵی دایە گوناحەکانی داپۆشێ و تەوبەیش لەسەر دەکا. بەڵام کەسێک بەردەوام مەعسیەت بکا، بەردەوام گوناح بکا و نەگەڕێتەوە لە هیچ شتێک، لە حەڵال لە حەرام، لە باش لە خراپ، لە تاوان، لە هیچ شتێک نەگەڕێتەوە، ڕۆژێک دوو سێ چار ده هەزار گوناحی کرد، ئەگەر لە دنیاشدا فەزح نەبێ، خوای پەروەردگار لە قیامەتدا بێگومان ئەو کەسە فەزح دەکا و دەیباتە جەهەنەم. لە جەهەنەمیش خەڵک دەیبینێ و دەزانی فلان کەس ئەوە جەهەنەمی بۆ چوویتە جەهەنەم. یەک شت لەبیرم چ ئاماژە پێ بکەم لە داپۆشینی عیب، دەبێ عیبی هەموو کەسێک داپۆشین. یانێ ئەمن وەکو خۆم لەوانە عیبی چەند کەسێکم لە لابی، ئەمنش عیبم زۆرە. لەوانەیە چەند کەسێک بابەتێکی لەکنم باس کردێ وەکو سیقە و متمانە عیبێکی هەبووە، گوناحێکی هەبوو لە لای منی باس کردیا، داوای عیلاجی کردیا، هەوڵم دا عیلاجی بۆ بکەم و لەگەڵ خۆم دەی بەمە ناو قەبرێ. ئەو قسەی ئەو لەگەڵ خۆم دە بەمە ناو قەبرێ. ئەگەر ئەویش پێم نەڵێ ئەوە بابەتێکە حەزم لێ نییە خەڵک بزانێ، ئەگە باسیش نەکا نەژڵێ ئەمانەتە، ئەمن ئەو قسەی لەگە خۆم دە بەمە ناو قەبرێ، لەکن هیچ کەسێک ئاماژە پێ ناکەم، باسی ناکەم و فەزحی ناکەم، بە دوای عیبی کەسیش ناگەڕم. کابرا بەخۆی هاتیە وەکو ئیستشارە، وەکو سوال، وەکو پرسیار ئاماژەی پێ دەکاتون و باز دەکات لە لای من کە ئەمن تووشی حاڵەتێکی وا بووم، تووشی شتێکی وا بووم، لەوانە تو شۆک بێ ئەو کەسە قەت ئەو شتێ لێ نەوەشێتەوە. بەڵام مادەم عەبدە، مادەم ئینسانە، احتیمالی غەڵەتی هەیە و بەتایبەت پێویستە عیبی ئەو کەسانە داپۆشین کە مەحسوبن لەسەر دین، لەسەر ئیسلام، مامۆستایانی ئاینی، داعیەکان، ئافرەتە حیجابەکان، کەسانێکەوە سەرکردەی ئیسلامی موسڵمانن، ئەوانە ئەگەر عیبیشیان هەبوو مەحسوبن لەسەر دین، پێویستە لە خەڵکی زیاتر عیبیوانە داپۆشین. بۆ لەبەر چ؟ لەبەر ئەوەی کە ئەوانە لەسەر دین حسابە، دوای خەڵک دەڵێ ئەوە ئیسلامەکە وایە، موسڵمانەکە وایە، دینەکە وایە، دیارە بۆیە فلان کەسیش بەو شێوەیە هەڵسوکەوت دەکاتن و بەو شێوەیە ئەو عیبانەی هەیە. جا پێویستە ئی هەموو کەسێک داپۆشین، بە تایبەتتر ئەوانەی یعنی ئەوانەی کە مەحسوبن لەسەر دین وەکو باسمان کرد، یعنی ئیشی من نییە بە دوای عیبی خەڵکدا بگەڕم، ئیشی من نییە. و ئیشی من نییە بچم باسکەم وەڵا فلان کەس ئەو عیبێ هەیە، ئەرێن گۆزانیتەن لە ناو مەجلیسێک فەزحی کەم، باسی کەم و ئاماژە پێ بکەم و فەزحی کەم و حەیای ببم. ئەو کەسە نەفسی هەیە، عیزەتی هەیە، خوای گەورە وەڵڵاهی حەیام دەبا و فەزحم دەکا ئەگەر کەسێک کامانن ئەو هەڵە و کەم و کورت و عیبانەی خەڵک کە
پێویستە نەشارێنەوە واتە ئەبێ کەشف بکرێن و فەزع بکرێن. ئایا بۆ نمونە هەموو عیب و عارێکی خەڵکی بەرامبەر جەماوەری بەرامبەرمان هەر ئەوەیە دەبێ ئەمە بۆندای پۆشین و ستریکەین یان بۆ منە کۆمەڵشتیژەیە پێویستە بۆن لایەنە پەیوەندیدارەکان کۆمەڵگە خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە بۆ ئەوەی کاریگەری و ئاسەواری خراپتر بەسەر کۆمەڵگەوە جێ نەهێڵێ. جوانە. ئەمە تا ئێستا باسی ئەوە دەکەین کە بینی خۆی و خوای عیبێکی هەیە گوناحێکی هەیە تەنها کەسێک دوو کەس دەزانن کە ئەو کەسەوە عیبێ هەیە پێویستە دایپۆشن. حالەتێک هەیە وەکو باسمان کرد مجاهر ئەو کەسێ ئاشکرا دەکا بەخۆی دەرێ ئەوەندە پارەم دزی ئەوشۆ چوومە سەر فلان کەس و چەکم لێ ڕاکێشا و سیارەکەم لێستان وام کرد و وام کرد یعنی ئەوە بەخۆی ئاشکرای دەکا پێویست ناکە ئەمن بچم بۆی داپۆشم تازە کار لە کات ترازایە ینی بەخۆی ئاشکرای کردێ بەخۆی عیبەکەی بڵاو کردەوە و پێویست ناکە ئەمن بچم بۆی بپۆشم. و حاڵەتی تر وەکو جەنابەت باس کرد ئەگەر ئەو شتە مەترسی لەسەر خەڵکانی تر هەبوو مەترسی لەسەر دین و عەقیدەی خەڵک هەبوو مەترسی لەسەر ئەمنی کۆمەلگا هەبوو لەسەر مجتەماع و ئاسایش و ئەمنی کۆمەلگا هەبوو پێویستە خەڵکی لێ ئاگادارکەینەوە خەڵکی مختص یعنی نەچم لە ناو هەموو خەڵکی باسکەم تەنها ئەو کەسە کە تایبەتمەندە بۆ بابەتە ئەو لایەنە پەیوەندیدارەی بۆ بابەتە پێویستە من لێ ئاگادارکەمەوە بەڵام شتێک بالفعل زەرەری هەبێ بۆ خەڵک بۆ کۆمەلگا بۆ دین بۆ داعوە بۆ مسلمانان بۆ خەڵکی تر یعنی کەسێکەوە چەق و چێشە و شەقاوەیە دوو لە بینەران و جەنابیشتان ئەم پێویستە خەڵکی لایەنی پەیوەندیداری لێ ئاگادارکەمەوە بۆ ئەوەی زەرەر بە خەڵک نەگەێنێ بۆ ئەوەی زەرەر بە دەوروبەری نەگەێنێ بۆ ئەوەی زەرەر بە مسلمانان و خوشک و برا مسلمانەکان نەگەێنێ بە ئەمنی مجتەماع نەگەێنێ پێویستە خەڵکی لێ ئاگادار بکەمەوە لایەنی پەیوەندیدار لێ ئاگادارکەمەوە قانونی لێ ئاگادارکەمەوە جا ئەوان ئیجراعەت دەکەن ناکەن کە ئەوە ئیشی خۆیانە ئیجراعەت لەگەڵ ئەو نەوعانە بکەن یاخود کەسانێک کە بە ئاشکرا گوناحێک دەکاتن و شانازی پێوە دەکا یعنی پێویستە ئەمن خەڵک ئاگادارکەمەوە بڵێم کاکە وەڵاهی ئەو فلان کەسا یعنی وەزعەکەی وا کردیە یعنی خەڵکیش مێرمنداڵ و هەرزەکار وای لێ هاتی چاوی لێ دەکا یعنی کەسێکەوە وا هەڵسوکەوت دەکاتن کە هەموو ژیانیشی لە خراپە لە شەقاوەت لە خراپە بەسەردەبا و هەز دەکاتن کە تەنها ئەو لە ساحەکەی و لەو دنیادا دەژی و لە مقابلدا خەڵکانێک تەماشا دەکەین گەنجێک هەرزەکارێک خەڵکانێک دەچی چاوی لێ دەکا پێویستە ئاشکرایکەم پێویستە باسیکەم پێویستە فەسحیکەم پێویستە نێڵم ئەو کەسەوا بکە ئەوەندەی لە توانامدایە وەکو نەهی لە منکەر ئەوە نەهی لە منکەرە یعنی منکەرێکم دیت ئەگەر ئەمن تەنها ئەمنیش دیتم پێویستە ئاگاداریکەمەوە ینی معنایەوە نییە سەتریکەم برێم کە خۆت چ دەکەی بکەوە کەیفی خۆتە من عیلاقەم نیە و پێویست ناکە کەس ئاگادار بی بە کەسیش ناڵێم بۆ خۆت هەر بەردەوام بۆ چ دەکەی بکە ئەوە ئەمرە بە منکر لەو حالەتە نا پێویستە ئەمر بە معروف بکەم نەهی لە منکر بکەم پێویستە نەهی لێ بکەم برێم کاکە ئەو شتت خراپە ئەتو ڕاستە ئەو شتێ دەکەی ڕاستە کەس نازانێ ڕاستە تەنها من و تۆ ئەو شتە دەزانین بەڵام وەڵاهی گوناحە کورە خراپە کورە تاوانە مەیکە ئەنجای مەدە نەسحەتیکەم ئامۆژگاری بکەم بۆی باسکەم بۆ ڕوونکەمەوە ئەوە ئیشی منە ئیشی خوشک و برا مسلمانەکانە و بەڵام کەسانێک دەبینی لە فەیسبوک بە ئاشکرا ڕخنە لە ئیسلام دەگری لە ئاەتی قورئان دەگری لە ڕۆژوو دەگری لە جەهەنەم دەگری لەو شتانە دەگری پێویستە فەسحی کەم جوابی دەمەوە وەڵامی دەمەوە پشتی بشتێنم ئەوەندەی لە توانامدایە بە عەقڵ و مەنتیق و لۆژیک جوابی دەمەوە و هەوڵ دەم بە هەر ڕێگایەک بە هەر ڕێ شوێنێک دەتوانم بەرەنگاری بکەم بۆ ئەوەی خەڵک هەر نەخەڵەتێ بۆ ئەوەی خەڵک لە ڕێگای ڕاست لانەدا ئەوانە پێویست ناکە ئێمە سەتریان بکەینەوە پێویست ناکاتن برێن وەڵا خوای گەورە ستیرە ستارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ستری چیان کردیا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ستری چی دەکرد ستری کەسانێکی دەکرد کەوا تەنها بۆ زەرەری بۆ خۆی هەبوو نەک بۆ خەڵک بۆ دەوروبەر بۆ مجتەماع ئەگە ئەو زەرەرەی هەبوو بۆ دەوروبەر و مجتەماع پێویستە ئێمە لایەنی پەیوەندیدار لێ ئاگادارکەینەوە بە دەرەجەیەکەم بە خۆمان ئامۆژگاری بکەین نسحەتی بکەین ئەگەر زانیمان وازنانی و بەردەوامە و زەرەرەکەی هەر بڵاو دەبتەوە هەر زیاد دەبی پێویستە ئێمە ئاماژە پێ بکەین و خەڵکی لێ ئاگادارکەن یان کەسێکی نزیکی ئەو ترسێکی لێ هەبی یان ڕیسپیە کە شەرمی لێ بکە ئاگاداری کەینەوە کاکە وەڵا فلان کەس برازایەکەت خوارزایەکەت فلان کەسەکە ئەو شتە دەکا کاکە لەناو خەڵک بەو شتە مەشهورەوە عیبە لە بۆوی عیبە لە بۆ کۆمەلگا عیبە لە بۆ بنەماڵەکەتان نسحەتی بکەن باسکەن ئامۆژگاری بکەن ئەو کەسێکی قۆڵبڕە سوێن زۆر دەخوا لەسەر مەعامەلە قۆڵی خەڵک دەبڕێ
ئەو کەسێکی وایە ئەو شتانەی هەیە ئەو زەرەری بۆ خەڵک هەیە ئەگەم توانین باباسکەم بچم نسحەتی بکەم ئامۆژگاری بکەم گەزانیم لێم وەرناگری کەسێکی نزیکی ئاگدارکەمەوە کە ئەو شەرمی لێ بکات ترسێکی لێ هەبی ئەگەر نا لایانی پەیوەندیار لێ ئاگدارکەمەوە کاکەوە قۆڵی 100 کەسی بڕیا کاکەوە قەد لە 100 کەس کردیە و ئەو بەتەمای هەڵبێ من ئاگدارم کەسێک دەوێ هەڵبێ ڕابکاتن و پارەی خەڵکی خواردێ بۆ خەڵکەکان ئاگدار نەکەمەوە کە پارەیان خورایە بۆ لایانی پەیوەندیار ئاگدار نەکەمەوە بۆ ئەجیزەی ئەمنی ئاگدار نەکەمەوە پێویستە ئاگداریان کەینەوە هەمومان دەبێت لە خەمی ئەمنی کۆمەلگا بین هەمومان لە خەمی ئەوە بین کە هیچ کەسێک نەتوانێت زەرەر بە کۆمەلگا بگەێنێ ئەگەر کەسێک بۆ مای ئەوەی زەرەر بە کۆمەلگا مجتەمع و ئێمە بگەێنێ پێویستە لایانی پەیوەندیان لێ ئاگدار بکەین. زۆر باشە مامۆستا چۆن سوود لەو دوعا و مناجاتانە وەربگرین کە پێغەمبەران و ئەولیایانی خوا لەبارەی داپۆشینی هەڵەو کەمگورتەکانی خۆیان لەلایەن خوای گەورەوە بەکارهێناون تەنانەت بۆ منە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندین دوعا و فەرمودەی هەیە کە داوا لە خوای گەورە دەکات کە لە ڕۆژی قیامەت و لە دنیاە بۆ منە فەزحی نەکا حتا سەیدنا ئیبراهیم پێغەمبەر ئیبراهیمیش دوعایەکی لەو شێوەیە کە دەفەرمێ خوای لە شەرمەزاری ڕۆژی قیامەت نەکە ئێمە چۆن لە ڕێی ئەو دوعا و پاڕانەوانەوە هەوڵ بدەین خوای گەورە لە دنیا و لە قیامەتیشدا هەڵەو کەمگورتەکانمان دابپۆشێ. ئەڵێ مامۆستا بەڕاستی خیزی قیامەت بەرامبەر خوای گەورە ڕاوەستان لە قیامەت زۆر عەزیمە و گەورەیە لە دنیا لەوانەیە چەند ڕۆژێک خەڵک پێم بزانێ و بزانێ من ئەوە عیبەم هەبووە و عیبەکەم بڵاو بوویتەوە و خەڵک ئاماژەی پێکردێ و چەند ڕۆژێکە و لە بیری دەکاتەوە بەڵام لەوێ ئەساسە لەوێ محاسبەی وێن دەرێ قورسە بەڕاستی ئەوێ زۆر زەحمەتە فەزحی وێ زۆر زەحمەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێک لە دوعاکان دەفەرمێ اللهم استر عوراتی وآمن روعاتی دەفەرمێ خوایە عەورەتم داپۆشە. عەورەت چییە؟ عەورەت زانایان دەفەرمون بەلاشە عەورەتی لاشە دەگوترێ پێویستە عەورەتی یەکتر داپۆشین بۆ نمونە خوشکێکی موسڵمان هەیە ئاگادار نییە مەسەلەن شوێنێکی بە دەرەوەیە پرسی بە دەرەوەیە خوشکێکی خۆی دەچی چەفیەکەی دێختەوە سەرێ و دێختەوە سەرچینجی شوێنەکەی دادەپۆش ئەوە سەتری عەورەتە حتا ئەوە سەترە سەتری معنەویش هەیە عیبی معنەوی هەیە وەکو گوناح و خراپە و زەرەر و زیان بۆ خۆمان و تەنانەت بۆ دەوروبەریشمان پێویستە ئێمە سەتری ئەو عیبەش بکەین پێویستە وەکو گوتمان ئەگەر شتەکە زەرەری بۆ کۆمەلگا هەبوو بۆ مجتەمع هەبوو و بە جێمانی نەکرد نەسحەتمان کرد ئەو پێویستە کەسانی تری لێ ئاگادارکەنەوە بۆ ئەوەی واز بینی و ڕای بگرین لە حەدێک جا بۆیە زۆر پێویستە ئێمەش ئەو دوعایانە بکەین. واللهی بۆ خۆم زۆر جار فکرم لەوەی کردەوە کە ئەگەر سەتری خوای گەورە نەبی یعنی بەلاژ نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای کردێ و دوعای کردێ خوای گەورە سەتریکە عیبی داپۆشێ خۆ مەعسیەتیشی نەبووە خۆ خوای گەورە لە گوناهی پێش و پاششی خۆش بووە و لە قیامەتیش لە هەموو کەسێک بەرزترە و نزیکترە لەکەن خوای پەروەردگار وشافع مشفع لە ڕۆژی قیامەت هیچ کەسێک تەنانەت پێغەمبەرەکانی شەفاعەتیان پێ ناکرێ ئەو دەیکا شەفاعەتی عوظما محاسبە دەست پێ دەکا ئەو داوای کردیا اللهم استر عوراتی ئەمن چیم جەنابەت فلان فیسار ئەمە چین داوانەکەین خوای گەورە سەترمان بکەم زۆر زەرورە حتا لە دوعاکانی بەیانیان و ذکرەکانی بەیانیان و ئێواران ئەو دوعای تێدایە اللهم استر عوراتنا يعني اللهم استر عوراتي وآمن روعاتي واحفظني من بين يدي ومن خلفي وعن يميني وعن شمالي ومن فوقي إلى آخره زۆر پێویستە ئێمە داوا بکەین خوای گەورە سەترمان بکە عیبمان داپۆشێ عیبمان سەترکە گوناحەکانمان داپۆشێ عیب و عارەکانمان داپۆشێ عیب و عاری جەسەدیمان داپۆشێ عیب و عاری معنەویمان داپۆشێ بۆ لە قیامەتێش بە تایبەت لە قیامەت دایپۆشێ وەکو جەنابشت ئاماژەت پێ کرد مسلمان و پیاوچاکان پێش ئێمە زۆر لە خەمی ئەوەدا بوون کە دوعایان دەکرد خوای گەورە لە قیامەتدا فەزحی نەکا با پیاوچاک بێ با زانابی بەڵام تووشی زەلەیەک بووە تووشی گوناحێک بووە تووشی خراپەیەک بووە لەوانەیە وەکو ئێمەش نەبێ لە سەردەمی فیتنە و فەسادەش نەبووە بەڵام هەر داوای کردێ هەر دوعای کردێ زۆریش ترسایە خوای گەورە فەزحی بکە خوای گەورە لە قیامەتدا حەیای ببا فەزحی کە لە ناو خەڵکدا
کە ئەوە بەڕاستی لە عەدالەتی خۆی گەورە کەم ناکاتەوە کە کەسێک لە قیامەت فەزحکە ئەم بۆ لە دنیادا تۆبەم نەکرد بۆ پەشیمان نەبوومەوە بۆ خۆ مستەحەقی ڕەحمەتی خۆی پەروەردگار نەکرد بۆیە داوا بکەین و دوعا بکەین و زۆر زۆر زەرورە و پێویستە داوا بکەین خۆی گەورە عیبەکانمان داپۆشێ و لە قیامەتدا بە تایبەت عیب و عارەکانمان داپۆشێ گوناحەکانمان داپۆشێ حتا نزیکترین کەسمان خێزانمان دایک و باوکمان خوشک و برامان پێی نەزان و ئاگدار نەبن وە لە دنیا وە لە ئاخرەتیش دائیم دوعا بکەین و پەشیمان بینەوە لە گوناحەکانمان داواش بکەن خۆی گەورە عیب و گوناحەکان و عەوراتمان داپۆشێ. زۆر باشە مامۆستاگیان لەسەر تەوەرەکە و داپۆشینی هەڵەوکەم کورتەکانمان لایەن خی گەورەوە کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە؟ وڵا کۆتا قسەی من ئەوەیە بەڕاستی لە زروفێک داین لە وەزعێک داین خەڵک وەکو باسمان کرد بە زەڕەبین لە دوو عیب یەکتر دەگەڕێ یعنی ئیشی بە هەموو شتێک هەیە لەگەڵ ڕێزم یعنی ئەو واقعەکە من لەناو کۆمەڵگان هەمومان دەزانین لەناو کۆمەڵگاین یعنی مەسەلەن بۆ نمونەکی بەسیط بێنینەوە کابرا زۆر دەنووی دەرێن زۆر دەنوی کابرا نانووی وڵی هیچ خەوی نییە ئەوە چی و خەریکی چێ دائیمەن ئەو فەیسبووکە ئەو ئەنتەرنێتەوەی لێکی دێنەنوی ئیش دەکا ئەوە چی هەموو ژیانت بوویتە ئیش و بە 2 دینار و دۆلار کەتی ئیش ناکا دەرێن تەمبەڵە یعنی وای لێ هاتێ ئیشمان بە هەموو شتەچێ کە ئیشی من نییە من حسن ئیسلامی المەرء تركه ما لا یعنی لە جوانی ئەخلاقی مسلمانە ئەو شتە ترکا کە ما لا یعنی علاقی بەو نییە علاقی بە من نییە پێویست ناکە ئەمن بچم لێ بکۆڵمەوە و هەموو شتێک ئێستا کە وای لێ هاتیە هەموو کەسێک لە خزم نزیکەکانی خۆیەوە لە دەوروبەرەکەی خۆیەوە تەمەشا دەکا هەوڵ دەداتن دائیمەن ئەو شتانەی ئەو دەیکا بچی بڵاوی کاتەوە بچی ئاشکرایکە حەزی لێ فەزەحبی حەزی لێ گەمەی پێ بکە گاڵتەی پێ بکە فەزحیکە حەیای ببا ناشرینیکە قسەی پێ دەڵێ کە بەڕاستی ئەو لە ئەخلاقی مسلمانان نییە ئەگەر مسلمانی ڕاستەقینین ئەگەر خۆمان بە شوێنکەوتەی پێغەمبەری خوا دەزانین صلی الله عليه وسلم دەبی وەکو ئەو چاوی لێ بکەین و ئەخلاقمان وەکو ئەخلاقی ئەو بێ لە دوو عیبی یەکتر نەگەڕێن وەکو باسم کرد بەداخەوە هێڵەکانی پەیوەندی زۆر بووە تەکنەلۆژیا زۆر بووە پێشکەوتن زۆر بووە بەڵام ئەوانە چەند قازانج و سوودیان هەیە ئەوەندە و زیاتریش بگرە زۆر زیاتر زەرەریان هەیە بوویتە ئەوەی مای ئەوەی کە خەڵکێکی زۆر زۆر فەزح کرێ و زۆر کەس بوختانی پێ بکریانم باسی کەسێک دەکەم ئەگەر ئەو شتێ تێدا نەبێ و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوە بوختانم بۆ کردووە ئەگەر تێدا بێ ئەو غیبەتم کردیە ئەگەر صفەتەکەی تێدا بێ ئەو غیبەتم کردی ئەگەر تێدا نەبی فقط بەهەتە ئەوە ئەم بوختانم بۆی هەڵبەستاوە جا بۆیە پێویستە لە خۆمەوە وەخۆ هەموو خوشک و برا مسلمانێک هەموو لایەکمان واز لەو صفەتە ناشرینانە بینین بە دوای عیبی یەکتر نەکەوین واز لە عیبی یەکتر بینین خەریکی عیبی خۆمان بین تەماشای خۆمان کەین کە چوینە سەر جێگا پاڵمانداوە تەماشاکەین ئەوڕۆ چەند گوناحم کرد چەند عیبم هەبوو چ شتێکم کرد خوای گەورە پێی ناخۆشە چ عیب و عارێکم هەبوو پەشیما بمەوە وازی لێ بینم وەکو دەڵێ کاریتەی لە چاوی خۆی نابینی بەڵام پوشکەی لە چاوی خەڵک دەبینی وا نەبین بەعکسەوە بین يعني دائم خەریکی خۆمان بین خەریکی عیبی خۆمان بین واز لە عیبی خەڵک بینین خۆشم عیبم هەیە خەڵکیش عیبی هەیە بەڵام چ عیلاقم بە عیبی خەڵکە ئەوەندەی پێم کران نەسحەتی دەکەم ئامۆژگاری دەکەم تەنها دوو بە دوو و فەسحی ناکەم و هەندێک لە زاناکان مامۆستای بەڕێز هەندێک لە زاناکان دەفەرمون ئەگەر هاتوو ئەتو نەسحەتی کەسێکت کرد لە ناو مەجلیسێکدا ئەوە فەسحت کردیە ئەو فەسحت کردی یعنی ئەتو فەسحت کرد لە ناو مەجلیسێک دەتوانی بە تەنها پێ بڵێ نەک لە ناو خەڵکدا باسکەی و ئامۆژگاری بکەی و ئەویش شەرم زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زریان شێخ بزێنی زانایانی کۆمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی باس و خواز بووی بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە عەزیزیش تا بەیگەشتنەوەیەکی تر و لە بەرنامەیەکی تری باس و خواز بە دیداری ئێوە عەزیز و خۆشەویست شاد دەمەوە خواتان لەگەڵ